ئەزانی خوێندنەوەیکی غەڵەت هەیە بۆ تەنکەرەکان. ئەو تەنکەرانە مەرج نییە نایاسایی بن. مەرجەکە ئەوەی جارێ لی تێبگەین بۆچی ئەم تەنکەرانە ئەڕوا و بە بۆریان ناڕوە. من ئەرزی جەنابتم کرد کاتێک کۆمپانیایەک لێرە ئیشەکە لە بری پارەکەی نەوت وەرئەگرێ، ئارەزوی خۆیتی بە تەنکەری گوێزێتەوە یاخود بە بۆریا ئەیگوێزێتەوە. کۆمپانیای ترمان هەیە ئەبنەوە هۆی دابینکردنی سوتەمەنی بۆ ناوخۆی هەرێمی کوردستان کە ڕۆژانە چەند هەزار بەرمیلە گۆرەگرن بۆ ئەوەی کە لەو 50,000 بەرمیلە کە دابەشەکرێت و دوای بەسەر کۆمپانیاکانە. بۆیە احتیمال ئەم کۆمپانیانە لە ڕێگەی تەنکەرەوانێ نەوتی خۆیان بجۆزنەوە بۆ وێزگەکانی پاڵاوتنی سوتەمەنەکان. بۆیە ئەعنیمە گرنگی نییە، بەڵام مەرج ئەوەیە ئەوان ئەو تەنکەرانەی کە هەن تەنکەری نایاسایی نەبن، یعنی شتێک بێ بابەتێک بێ بە یاسایی بکرێ. و دوای ئەوە تۆ هەندێک وێزگەت هەیە پێویستی بەنەوت هەیە، هەندێک وێزگی کارەبای دێ پێویستی بە گازی سروشتی هەیە. ئەخۆمە بەچی دابی نەکرێت هەر بە تەنکەر لە ناو شارەکانە ئاڵ و گۆڕ و گواستنەوەیان پێکرێ. بۆیە مەرج نییە هەموو ئەو تەنکەرانەی کە باس کراوە لە ڕابردوو فۆکەسێکی زۆری ئەعلامی لەسەر بۆ زۆربەی نایاسایی بوو بێ.